أو اقتصادي لهر ولاتك قال اعتمادي لسريك مصدر كل مصادر إيراد بشكل رئيسي أو اقتصاد نية. هەر وڵاتێک بیەوێت پێشکەوێت دەبێت سیستەمێکی ئابووری بەهێزی هەبێت. ئەمە وتەی پسپۆڕانی ئابووریە کە لە پانێڵێکدا سەبارەت بە جیاوازی ئابووری نێوان هەرێمی کوردستان و عێراق بە بەراورد لەگەڵ وڵاتانی جیهان ڕێکیان خستبوو. مامۆستایەکی زانکۆش دەڵێت حکوومەت کە حیزب ڕۆڵی تێدا دەگێڕێت لە کاتی قەیراندا باج لەسەر خەڵک زیاد دەکەن کە گوایە خۆیان لە قەیرانی دارایی ڕزگار دەکەن کە ئەمەیە سیاسەتی حکوومەتێکی شکست خواردوو. لە هەموو وڵاتێک ئەوانەی کە پێشکەوتینە لە زەریبە سیستەمێ دەبی چاکسازی دەست پێ بکەیت ئیسلاحات لە زەریبە ئەڵمانیا بە زەریبە دەژێ من زەریبەم هەرەمە چییە تۆ خەڵکی دەناسی 6 میلیۆنە دەکاتە 1 میلیۆن بۆت شتی وا چۆن دەبی لە هیچ وڵاتێک نابی من سیستەم دەی بۆ کارەبا دابنێ بۆ ئاو بۆ ڕسومات من کامێرە مرورم داناوە بێن زەربە لە مەواتر بدەم کابرا پارەی پێنیە کابرا سیارەی ئەستن لەوانەیە بەقەت پارەی کولفەی سیارەکەی لە کامێرەیدا وڵات چۆن بۆ نەوەی پێش دەکەوی دەبێت تو شتەکان چاپ بکەی دەبێت تو بژێوی ژیانی خەڵک دابین بکەی ڕەفاهێت بگەڕێنیەوە ئەوجا دەست بە سیستەمی کامێرە بکەی خەڵکێکمان هەیە ئیستیشارە بەوان دەکەن نەزانن دوژمنی و حکوومەتەینە پۆستەکان ئێرە زۆری حزبیە کە پۆستیش حزبی بوو من هەم بۆ لە دەرەوەش پۆستی حزبیە لە ئەمریکاش لە وڵاتان بەڵام دەبینی پسپۆرە پرۆفە لە ئابووری کرایتە بەرپرسی گەورە دەبی ئەوانە بێن بەرپرس بن نەک بڵێ حەسەب و نەسەب ئێمە ئەوە خەڵکی خزمی فلانیە دەبی ئەوانە تەرککەن دەبی واز بینێن. بەرپرسێکی پێشوش لە حکوومەتی عێراق دەڵێت حکوومەتی هەرێم تەنها پشتی بە سێکتەری نەوت بەست ئەمەش وای کرد لە کاتی قەیرانی داراییدا بەدیلێک نەبێت هەرێم لەم دۆخە ڕزگار بکات. هاوکات وتیشی پێشتر حکوومەتی هەرێم بە فرۆشتنی زیاتر لە 600,000 بەرمیل نەوت نەیتوانی موچەی فەرمانبەران دابین بکات. ئێستا چۆن دەتوانێت بە 250,000 بەرمیل موچە دابین بکات. سیستەمی ئابووریمان نییە ئەمە کاگەر باسی ئابووری بکەین بەڵام ئەو ئەزمە مالیەی کە ئێستا هەمانە ئەزمەکە زۆر قوڵە حەقیقەتەن زۆر گەورەیە خودی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش باسی کردێ لە مەوزوعی ئەزمە بەڵام کاتێک کە ئەزمە زۆر قوڵەبی معنای ئەوە نیە دەستمان لە خۆمان بەردەینەوە ناتوانین شت بکەین نەخێر ئەتوانین چارەسەرێکی جزئی لۆ ئەو وەزعی کە ئێستا هەیە بیکەین ڕاستە ئێمە اعتیمادی کولیمان لە کوردستان لەسەرنەوە بوو 600,000 بەرمیل حکوومەتی هەرێمی کوردستان دەیفرۆشت بەداخەوە لەو 600 بە حدودی 350,000 لە بەردەستمان نەما کەوتە بەردەستی حکوومەتی بەغدا 250,000 کە زۆر زەحمەتە تو بتوانی موچەی خەڵک دابین بکەیت. مشکلەی ئێمە لە شەرق الئەوسەط بەعام و ئێمەی عێراقی قسەمان زۆرە عەمەلمان کەمە پێویست بە عەمەل دەکات. بەڕای شارەزایانی ئابووری ساڵی 2018 ساڵێکی قورس دەبێت و قەیرانێکی قوڵتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکات. هۆکارەکەشی بۆ ئەو توێژە سیاسیە دەگەرنەوە کە دەسەڵات بەڕێوە دەبەن و بەغداد گوێیان بۆ ناگرێت. لە تازەترین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیشدا ئاماژە بۆ کرا حکوومەت لە ماوەی 60 ڕۆژدا دەتوانێت تەنها موچەیەک دابین بکات کە ئەمەش ڕاستەوخۆ دەرخستنی ئاماژەکانە بۆ سەرهەڵدانی قەیرانێکی قوڵتر ئەگەر بێت و چارەسەرێکی خێرای بۆ نەدۆزرێتەوە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر